بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين أما بعد السلام عليكم السلام عليكم ورحمة الله وبركاته گەشتنە بابەتێکی تر لەوانەی کە زنجیرە وتاری عەسرانمان باسی بەرەو ڕۆژی دوایی بەرەو قیامەت باسی مردنەکەین ئیمانداران مردن معلومی جەنابتانە حەتمیە چونکە ئێمە لە دنیادا کە هاتووین لە نەبوونەوە بۆ بوون لە بوون شۆ بۆ ئەچینەوە بۆ نەبوون دووبارەش هەم بوو نەبینەوە یعنی بۆ بەرزەخ لە بەرزەخشەوە بۆ قیامەت ئەم چوار حاڵەتە چونکە چوار ماڵمان هەیە ئیماندارن چوار ماڵمان هەیە ئێمە زۆر جار وازانین دوو ماڵمان هەیە بەس چوارە خۆی یەکەمیان ماڵی ئەوەڵ لە ناو زگی دایکدایە دووەمان ماڵی دووەم ئەمە تا ئێستایە دنیایە ماڵی سێهەممان قەبرە هەتا ساحەی مەحشەر ماڵی چوارەممان یان بەهەشتە یان دۆزەخە خوای گەورە بەش شادمان بکە لاگەر دۆزەخ دوورمان خە کەواتە ئەم چوارە ماڵەمانە ئیماندا مەحەلەی یەکەمان ڕۆیشت ستاین لە دووەم هەرکێ وەفات کە ئاچێتە سێم کە سێمش چاوەڕێ ئێمەکە خەڵکەکان کە ئەمرن ئەمجا حیساب دەست بێکا و کتاب چوارەمشێک لا بێتەوە چونکە ئەم مردنە ئەو مردنەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژە لەگەڵ ئەسحابەی ئەوارانە چوو بۆ گۆڕستان قەبرەکە تاوە نەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاری ئەسحابی ئەوارانی کروتی بۆ ئەم ڕۆژە خۆتان ئامادە بکەن بۆ ئەم ساتە بۆ ئەم کاتە ها ئێستا ئەم پیاوە نەینە گۆڕ کەواتە و دوعای خێرش بکەن لە دوای ئەوەی کە ئەو ئینسانە ئەنێژێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر گریا چونکە یەکێ لەوانش ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هیچ شتێ ئەوە نەی قەبر نایگیران یعنی ناگیریا قەبری ببینی ئایەتر ئەم ئینسانە تێکەچوو ئەم مرۆڤە ئەویش سام ناکە قەبر شتێک نییە هەروە ڕۆتێنی مرۆڤێ بووی بینێتە ناوی تاو زۆر قورسە ئەگە کەمێ فکری لێ بکەیتەوە زۆر قورسە ئێستا ئێمە هەمومان خزمەت خۆمانەکەین ماڵمانەکەین گشتیەکەین ئایسە مسقالە زەڕەیە بەو کراسەی منەوە بێ ئەگە خۆمش نەیبینم جەنابتان گشتان پێمەڵێن مامۆستا ئاورەکەمە شتێکی پێوە لای بە بەس تو تەسەور کە بێ ڕووت دەکەنەوە تخەنە ناو ئەو خۆڵە ئەیتە گشت ژیان ئەوەیە تەواو هەرچیت هەیە دایەنەی ئەڕۆی لەوێ بە تاقی تەنیاش ئەوەی کە زۆر خۆشتی گەرەک ئەو ئێژە پەلە بکە ئەو ئێژە کاکە زوو بکەن زوو بیشۆن با خەڵک تاخیر نەبێ با زوو نوێژەکەی بکەین و با زوو بینەوە قەبرستان چیمان بە قەبرستان ئەینێژین و دەی زوو با بڕۆینەوە خەڵک دێ و دەی خەڵکات و دەی دوایەوە خەڵک دەی یەواش یەواش دەی ئەوە تۆ لە فکر نەمای کە ئەنەما هەر نەژیای لەسەر دنیایە کە ئەنەما نەبووی ناوتش نامێنێ جار جار ئەگەر بکەیتە فکریان نەکەوی ئەمە دنیای ئیمانداران بۆیە دنیا شتێکی کاتیە و ئەڕوا و تەواو ئەبێ چکە پێغەمبەری خوا فەرمێ سەڵ سەلەم پێنج شتەیە قەت وریای بن پێنج چاکە هەیە لەگەڵ پێنج خراپە چاکەکان بقۆزنەوە بۆ خۆتان لە کاتی بەلەوەی ئەوەکەی تر بێتە سەرتا یەکەمیان حەیات و قەبلە مەوتوک ژیان پێشی مردن هات تەواو تر هەر بێژە خۆزگایە وان بکردایە خۆزگایە وا بووایە خۆزگایە وا بووایە قیمەتی داوا بکە خوا بتگەڕێنێتەوە گەڕانەوە نییە دەی ئێستا ژیان ئەلحەمدولیلا ئەژیت دەحیمەت کە هەرچی خێرە دەمحیمەت کە ئەوەی پێتەکرێ بیکە لا یکەلیف الله نەفسا ئیلا وسعها لە خێرە هەتا پێتەکرێ های لەسەر دنیا ئەوەی پێتەکرێ بیکە تا مردن یەخەی نەگردی سەحەتوکە قەبلە سەقەموک لەشە ساغە لەشمان ساغە بەلەوەی نەخۆشی یەخەمان بگرێ بیکە کەم تەرخەمەوە نوێژەکانە جوان بکە ڕۆژوو بگرە خێرەکانە بکە ئیشە خێرەکان بکە لە شوێنە خێرەکان ئامادە بە چونکە زەمانێ بێ لەوەی لەش ساغ نەبێ نەتوانی بێ ڕکاتی نوێژ بکەی لەگەڵ موسڵمانانە بەلەوەی یەخەت بگرێ نەخۆشی کاتی چاکەکەت سەحەت چاکەکەت لە شتی باشە حێلکە سێمیان فەراغ و قەبلە شوغڵ دەست بەتاڵە مەشغەڵەت نیت ئێستا من و تو هاتین دانیشتین لێرە خەڵکێکەی لە بەیانی هەڵە سێکریاکاریەکە هەتا ئێوارە مەجالی نی ئاەتی قورئان بخوێنێ ئەزانن ئەمە ئێستا تو دەست بەتاڵە
بۆ خۆت قورآن خوێنی نوێژی جەماعەتەکەی کەسی وایە دەوامێ کەسی وا شتێکی تر هەیە تو سوپاس بۆ خۆ ئەم کاتە زۆرت هەیە دەی ئیستیغلالی کە بۆ خۆت ئەو کاتە کەمت شێر ئیستیغلالی کە چوارەمیان گەنجەتیت پە لە پیریت گەنجی لە گەنجەتی قیمەتی دینداریە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە پێ ئەکەنێ بە کۆمەڵە گەنجێک کۆمەڵی گەنج خوای گەورە پێکەنینە لایقە بخۆی مەلایکان لەگەڵانە گفتوگۆ کە خوای گەورە بەس بۆ ئێمە تێبگەی هەڵ ئەو گەنجانتان بینیە بەکار و کردداری گەنجەکان پێکەنی پێی خۆشە خوا گەنجێکە نەزەر ناکە گەنجێکە حرام ناخوا گەنجێک تێکەڵ حرام نابێ گەنجێکە معدەل لە مزگەوتایە خزمەت ماڵ خواکە گەنجێکە ئەمانە لە چاکەیە ئەم گەنجە خوا خۆشی گەرت یەکێک شێ لەو کەسانەی کە لە ساحی مەحشەرە ها لە سێبەری عەرشی خوای پەروەردگارە و دەوڵەمەنی بە لە هەژاریەک نەتوانێ عیبادەت بکەی هەتا ئەمڕۆ سوپاسی خوا بکە ئەم مانگە مانگی ڕەمەزانە 100,000 دەرکە دەبی کە خێر یەکەی ڕەزیلی مەکە کردم ئەم مانگە حکومەت 100,000 لێ بڕی براوا داینێن هەمومان ڕاتبەکانمان حکومەت 100,000 لێ بڕین تا چی بکەین دەسەڵاتمان هەیە؟ نە دەی کە ئەنەما تو ئەم 100,000 نییە دەبی دەماڵێ ڕەمەزانە تەواو بێ ها فلیسێکی وە 700 والله 250 دینار ببەخشی والله وەبیلای وەک ئەوەیە نییە کە چەندێکە یەک بە 700 250 دینار لە لەیلەتل قەدرا ببەخشی وەک ئەوەیە 83 ساڵ تۆ پارەت بەخشیوە کورچیای لە نیعمەتێک هاتوو بەس خەورمان لە خۆمانیە زۆر جار ئەی دەبا ببەخشین 50,000 دەم ئەو 100,000 بدە ئەو 25,000 بدە ئەو 10,000 بدە ئەو 5,000 بدە ئەوارە نییە 1000 دینار بدە کورە 250 دینار بدە گرنگەوەی بەشدار بێ لە خێرەک ئەمانە بکەین ئیماندارانی خۆشەویست چونکە حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا محاسبەی خۆمان بکەین پێشەوەی محاسبەمان بکەین ئەگە محاسبەی خۆمان کرد لە چاکە و باشە ئەوە تەئکید بە وەزینوا أعمالكم قبل أن توزنوا و ئەعمالەکانمانە چی بکەین وەزن بکەین تەماشای بکەین مراجعەی خۆمان بکەین پێش ئەوەی کە ئەعمالەکانمانە دێتە چاومانە و باسی دەکری چونکە دنیا تاقیکردنەوەیە ئیمانداری ڕاستەقینە قەت خەفەت بۆ دنیا ناخوا بۆچی خۆیت خوا دنیا چییە ئیماندارە بەخوا دنیا هیچ نییە دنیا لە چاوی لە قیامەتە خوای پەروەردگارە فەرمێ وەک ئەوەیە ئەڵقەیە کی ئەڵقەیە لە دەستایەتی ئەڵقە ئەو ئەڵقە فڕەدە سەحرایەک ئەڵقەکە لە چاو ئەو سەحرایە چییە؟ هیچە؟ هیچ نییە ئەژێ ئەم دنیاش ئەو حەڵقەیە فڕیدە و سەحرایە یعنی فڕیدە چیت ئاخیرەت هیچ نییە چەند سەعاتێکی کەم چەند کاتێکی کەم لە چاوی قیامەتە بەخوا یەک ڕۆژ 500 ساڵ یەک ڕۆژی قیامەت 500 ساڵە توا تەمەنی چەندێکمانەکە 3-4ێکمان ڕستکە ناگەینە 500 ساڵ یەک ڕۆژ 500 ساڵ ئەیدە ڕۆژەکانی ترگەرێکی بە ئیمان دەرن وما هذه الحياة الدنيا إلا لهو ولعب وإن دار الآخرة لهي الحيوان لو كانوا يعلمون ئاەتەکانی باسی دنیا زۆرە دنیا بەس بەخوا هەر زینەتە هەر ئەوەیە کە لەهو لەعبێکە هەر ئەوەیە کە ژیانێکەوە ڕۆی بەسەریا و ئیتر هیچ نییە چونکە خوای گەورە دوو ڕێگای داناوە جەناتی وەنەهەر بەهەشتێکی نەبڕاوە ضەلالی وەسەعر واتە جەهەنەم خوا پەناماندا هەردووکی ئەم دوانە دوو ڕێگایە ئیتر هەڵی بژێرە بە کەیفی خۆت دوای گلەی لە کەس مەکە نە لە خۆتەکەی بەس لەخوا گلەی مەکە خوا خێر و شڕی خستۆتە بەردەست عەقڵێکیشی پێداوی ئەزانی کامە خێر ئەزانی کامە شەڕ ئەگەر خۆت شەڕت هەڵبژارد خەتای خۆتە لۆمەی خوا مەکە خوا وتەی خوا نەویتە ئێستەوە کارەبایە بڕۆ دەستکە ناو کارەباکە وتێتی کارەبایە ئەگە دەستی تیاکەیەت کوژی بەڵام وتێتی کارەبا بەکار بێنە بۆ ڕۆشنایی بۆ ئیسفادەی خۆت ئەوە چاڵێکە لە بەردەم تاخۆ ناوێ بێژی وەڵا خوا چی نووسیەوەیە چاو بنقێن بڕبێنەوەی بمرەوتەوە خۆخوای وای نەوتە بە تۆ خوا ئەڵێەوە چاڵە خۆت لادەلێی ئەوە عەرزم تەخت کردە بە تەختایە بۆ خۆت بڕۆ بۆ ئازێری خۆتە دەی ئەی تو خۆت بەدەستی خۆت ئەڕۆی دەسەکەی پیا ئەتر لۆمەی خۆت بکە و کات ئیماندارانی خۆشەویست ئەو دوو ڕێگامان هەیە ئەبێ وریابین كل شيء هالك إلا وجه
هەموو شتێ تەوا بێ ئیلا ذاتی ئەڵڵا نەبێ كل نفس ذائقة الموت كل من عليها فان ئەمانە ئاەتە گشتی لەسەرەوەی هەمووی دەمرێ هەموومان مەلایکەکانش مەلەک المەوتش لە کۆتاییدا مەلەک المەوت ڕوحی هەموو دەکێشێ ئەمێنەنەوە ئەو 5 مەلایکە هەریکی مقڕبین ئەوانەی کە نێزگن لە خواوە کاری گەورەیان بەدەستە یەکێ لەوانە مەلەک المەوت جبریل ئیسرافیل ئەڵێ ئەمر کە ئەوانەش بڕوحیان بکێشە ئەکێشێ ئەمجاژە مەلەک المەوت کێ ماوە ئەڵێ خودایە ذاتی تۆ لەگەڵ من دەیەژێ ڕوحی خۆتی بکێش لمن الملك لليوم مڵک بۆ کێ خوا جارڕدا لەسەر ئەم ئەرزە بوونەوەرێ نییە ئەوەی ڕوح لە بەریابێ نییە نەک لەسەر زەوی لە ئاسمانش نییە بەس خوای جەلە جەلاله و متەعالەیە دوایەوە ئەمرەکە مەلەک المەوت زنیە بێتەوە دوای بارانیا بارێ هەرچی لە قەبرەکان و دەرەچی نەچین بۆ ساحی مەحشەر لە کاتی خۆیان باسێکی ئیمامی ابن عباس فەرمێ أعوذ بعزتك الذي لا إله إلا أنت الذي لا يموت والجن والإنس يموت واتا بنا أقرم بو عزتي كتو كنامري مردن بو تونية بپروردگار أمجا بلام مردن بو جنكان وإنسان كان هموي دمرين أفرمي حديث كمان بخاري كي رحمانك كيشي ملك الموت ئەو مەلەک المەوتە زۆر جار پرسیارە لە خەیاڵمان دروستە بێت چۆن 100 کەس 1000 کەس لایە دنیا لە یەک چریکە لە یەک سەعاتدا مەلەک المەوت ڕوحی ئەکێشێ لەوەی ئەمە پرسیار بێ لاتە خۆی یەک مەلایکەیە چۆن نەتوانێ ئەزانن یەک حەدیسی مبارەکی پێغەمبەر باسەکەم ئیتر گشتیە بڕێتەوە مەلەک المەوت خوای گەورە ئەوەنە دەسەڵاتی داوە یەک هەنگاوی مەلەک المەوت ئەو سەری دنیاە بە ئەم سەری دنیاە یەک هەنگاو خوای گەورە وا دروستی کردە ئەوەنە عەظەمەتیە یعنی هەنگاوێ بناچێتە مەشریق هەنگاوێ بنادێتە مەغریب هەمووی ها لە ژێر دەستیا مرۆڤەکان ئاوە تەشبیه نەبێ چۆنی گەرە کاڵە بژێرێ ئەو مەلەک المەوت کاتی ئەیبینی ئیتر ماقت ئەپەڕێ ئیتر هیچی لە فکر نامێنێ ئەو لەزەتەکانە بینی ئەو مەلەک المەوت ئەگەر وا بێ هەموو دنیا ئەم ئاسمان هەمووی مەلەک المەوت ئەمە دێت ڕوح دەکێشێ کاتێ مردنە کەسی ئەبینی گیانەکێشێ تەماشای کە لەو کاتە جەرجەر عارەقەکە ئاوە چاوی لە ئاسمانە هەتا بەیانی ئاواری لێکە ناجوولێتەوە ئەسە ئەوە بینێ چونکە ذاتی هەیە مەلەک المەوت بۆیە لەو کاتە کە ڕوح دەکێشێ ئەگەر ڕوحت لەو کاتەدا جەهەنەم بێ پرشار ئەبێت بە گیانتە بە سەبر ڕایەکێشن هەتا چاو بڕەکە مەلایکە دانیشتووە ئەگە مەلایکەی دۆزەخی بێ خوا پەنامامدا خۆشی نییە لە چاویانە خوا وا دروستیانی کردووە لەو ڕۆژەوە خوا دروستی کردە مەلایکە ئەو مەلایکانەی کە دۆزەخین پێکەنی نییە لە دەم چاویانە ئیماندارن بەڵام ئەگە باشتی بێ دەم چاوێکی گەشت ڕوحت تەسلیمە بێ بە پێکەنین بە دەم چاوێکی شیرین چونکە قل يتوفاكم ملك الموت الذي وكل بكم ئەو کە ڕوحمان ئەکێشێ و ئەمان باتەوە چونکە دانرشاوە لە زگی دایک و باوکمانە بووینە عەفوو دایکا بووین کە لە پشتی باوکە بڵین چوار شتمان بۆ دانراوە ئیمانداران ئەکتوبوا عەمەلە کار و کردارمان هەر لەو ڕۆژە ئەجارە ناتێن سەر دنیا دانراوە کار و کردارمان و دانراوە ڕزقمان و دانراوە ئەجەلمان و دانراوە چاکینیان باشین ئەمەش دانراوە ئیماندارانی خۆشەویست کەواتە لەمەشە ئەبێ ئینسانی مسلمان و ئینسانی بڕوادار زۆر یادی مردن کە بەڵام وانە کە دنیا قیامەت بگرێ و ئیتر واز بێرە لە دنیا ئەوش نا بەڵکو وەک ئیمام عەلیە فەرمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت ترازوویەکی دا نادونیا ئێژە وا بژی لە دنیا کە نامری واش بڕوانە قیامەت سبەینی ئەمری ئەمە تەرازوویەکی یەکسانە لە بین دنیا و قیامەت وا کار بکە تاو بدە لە کاری خێر کە نامری بەردەوام بە بڕۆ بەڵام واش دانە سبەینی ئەمری ئێستا دەمری وا کاری بۆ بکە هەم بۆ دنیا هەم بۆ قیامەتش پاشە ڕۆژ ماشە
ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شکەوتمان کە ئینسان داواکە بگەڕێتەوە بۆ قیامەت ناگەڕێتەوە، بگەڕێتەوە بۆ دنیا عفو لە قیامەتەوە بۆ دنیا ناگەڕێتەوە. چەندێ داوا بکەی، داوای هەرچی بکەی خوا لەوەیە بداتێ ئەگە ئەهلی چاکبی، بەڵام داوای کردنەوەی بۆ دنیا بگەڕێتەوە محاڵەشتی واتیانی، چونکە ئینسان ئەبێ زۆر وریابێ دنیا و بە قیامەتی خۆشی. ئەفەرمێ ئیمامی حەسەنی بەسری مردن ئابووری دنیای بردووە، خۆشی لە دڵی کەسا نەماوە. دنیا مردن ئێستام دنیا چەندێ خۆش بێ مەدام مردنی تایە تامێنیە تەواو. ئەم پیاوە وایە ژەم پیاوە بەڕێزە عومەری عەبدولعەزیز ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ کۆیان لێکردەوە باسی مردنی بۆ کردن و زۆر دەگریا زۆر دەگریا. عومەری عەبدولعەزیز کەنەوەی ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ کەعبە فەرمێ هەر کەسێ بیری لای مردن بێ دنیای لای زۆر کەمە بێ، شتەکانی دنیا زۆر کەمە بێ و بە سووک تەماشای دنیاکە، شت گەورە ناگرێ. و فەرمێتش ڕەبیعی کوڕی خەیسمە فەرمێ ئەفە هەر کەسێ لە دنیادا بۆ نمونە ئەو گۆڕێکی هەڵگە کەندبوو لە ماڵە دایەنا بۆ خۆی جارجارە چۆ نایە بۆی بزانێ. ئەفەرمێ ئەگەر لە نوێژە پێغەمبەری خوا فەرمێ لە نوێژە فکرت ئەڕوا فکری مردن کرد بۆی فکرت نەڕوا. دروستە دوو حاڵەت دروستە لە نوێژە، فکرت ڕۆیی یادی مردن کرد. ئەگەر زانیت بە یادی مردنش هەر ئیسفادەی نییە فکرت ئەڕوا جارجار چاو بنوخێنە جارجار ها هەموو کاتێنا جارجار لە شەڕە هاتووە توانی بکەی و دوو حاڵەت. کەواتە ئینسانی مسلمان ئینسانی بڕوادار ئەبێ بۆ ئەوەی قیامەت بەرچاوی بێ و لە بەرچاوی بێ. ئەبوو هورەیرە ئەفەرمێ کاتێ لە نەخۆشیدا مردنی بۆ نمونە نەخۆشی مردن بوو دەگریا ئەڵێ کاتێ منش کچوومە ئەوێ لەوێ بێژین تەماشای حاڵەتی کرد، ئەو حاڵەتەی کرد ئەبوو هورەیرە کەسێک چووە لای ئەفەرمێ بینیم زۆر تێکچوو بوو. وتیان بۆ یا ئیماموتی لەبەرەوە ئێستاتر مەسیرە ئیسە پێ مەڵێن یان بەهەشتیم یان دۆزەخیم، هەر لە دنیا پێ مەڵێ بەلەوەی کە ڕوحت دەرچە و بگەڕێیتەوە. ئەفەرمێ کابرایەک بوو کۆتایی دێنم بەم قیسەیە بەس کەمێ بەپەلەی چووکە کاتەکەمان تەواو بوو لەوێ باسمانش کرد بێ. ئەفەرمێ کابرایە بوو وەزیر بوو لای نەبی داود. ئەم وەزیرە ڕۆژە دانیشتە بوو کە لەگەڵ کیا لەگەڵ سولەیمانە. ئەفەرمێ پیاوێ هات بۆ لای نەبی سولەیمان ناوی داود بوو عەفوو نەبی سولەیمان دانیشتە بوو کە وەزیرەکەیشی نەبی سولەیمان ناوی داود بوو. ئەڵێ کابرایەکە هات دانیشت زۆر تەماشای وەزیرەکەیە کرد بە نەوعێ تەماشایە کرد داود وەزیر. ئەوش لە خۆی ترسا کاتی ڕۆیشت مەلەکل مەوت چوو لەسەر بەشەرێک هاتبوو وتی ئەی سولەیمان ئەی نەبی خوا ئەم پیاوە کێ بوو وەک ئەوەیە بمناسێ زۆر تەماشای منێ کرد. ئەمجا بە نەوعێکش تەماشای مەکرد وەک ئەوە ڕەشەیە شتێکم لێ بدا. وتی نەناسی ئەی وەزیر؟ وتی نەواڵە. وتی ئەمە مەلەکل مەوت. وتی ئەی نەبی خوا ئەمر بکە بەبا چونکە نەبی سولەیمان نەیتوانی ئەمر بکە بەبا با بموە بۆش دوورترین شوێنی سەر زەوی تخوا با دوور بم. ئەڵێ ئەمری کرد بەیانی هاتە لای بەیانی هاتووەتە لای نەبی سولەیمان و ئەم پیاوە. ئەم قیسەمە بەیانی بووە. ئەمری کرد ڕۆی بۆ هیندستان وەزیری کێ وەزیری سولەیمان. سەریشی خوا چۆنە ئەژێ بەیانی هاتەوە بۆ لای نەبی سولەیمان وتی مەلەکل مەوت لەسەر شێوەی بەشەر هات وتی ئەی نەبی خوا کوا ئەو پیاوەی دوێنێ؟ وەزیرەکەت؟ وتی ئەو وەزیرم بوو. وتی کوا دوێنێ؟ وتی حاڵ و مەسەلە ئەمە بوو دوای تو ئاوای وتی بابە باە بم با بۆ هیندستان. وتی ئەی نەبی خوا ئەو پیاوە ڕوحی ئەمری لە دەرچوو بوو لای خواوە کە من ڕوحی بکێشم. کاتەکەی کاتی خۆی بوو، سەعاتەکە سەعاتی خۆی بوو، هەموو شتی تەواو بوو کە تەلۆکەکەی تەواو بوو کە ڕوحی بکێشم و تەواو لە ژیانە نەمێنێ. بەڵام مەوقعەکەی مەوقعی خۆی نەبوو. بۆیە من ڕۆیم بۆ هیندستان چاوەڕێم کرد لە دوای من خۆی هات بۆ لام ڕوحم کێشا و تەواو هات بۆ ئەو شوێنەی کە خوا نووسیەتی. ئەها ئیماندارن
زۆر جار ئێمە بەپای خۆمانەچین بە ئەو شوێنە نازانین چونکە خوا خۆی ئەزانێ مەلەکەل مەوت ئەزانێت چ شوێنە. خوای گەورە ڕەحمان لێ بکات قبولت کردمان کە لەشمان ساغ بکە.